سلااوان لەبێت هوداوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. دکتۆر خەسرەوگوڵ سەرکردەی هەواڵگری نزیک لە کۆماری ئیسلامی ئێران وەک نوێنەری سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان دەستنیشان کرا لە ئەرسی ئەنجومەنی سەرکردایەتی، ئەنجومەنی باڵای بەرژەوەندی و ئەنجومەنی پشتیوانی و بەشداری کۆبوونەوەکانی هەرسێ ئەنجومەنەکە دەکات. باپی ڕاگەاندراوێت کە لەلایەن بنکەی نیشتنگەی فڕۆکەخانەی سەر بە بەڕێوەبەرایەتی نشینگەی سلێمانی بڵاوکرایەوە. دەیان کەسی ڕادستی یاسا کردووە کە بەڵگەنامەیان ساختە کردووە و ویستویانە بە نایاسایی گەشت بکەن. هەل لە ڕاگەاندراوەکەدا هاتووە ئەفسەران و کەرمەندانی بنکەی نیشتنگەی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی لە ماوەی دەمانگی ڕابردوودا توانیویانە ڕێگری لە گەشتی 37 حاڵەتی عێراقی و کەسانی بیانی بگرن کە ویستویانە بە بەڵگەنامەی ساختەوە گەشت بکەن یان بێنە ناو خاکێرەمی کوردستانەوە. دوای ئاشکراکردنی بەڵگەنامەکانیان ڕادستی دادگا کراون و ڕێکاری پێویستیان لە دژگیراوەتە بەر. سەرۆکی چیچان پشتیوانی خۆی بۆ فەڵەستین ڕاگەاند و پێشنیاری نردنی چەکدارانی چیچانی کرد وەک ئاشتی پارێز بۆ گەڕانەوەی ئارامی بۆ ناوچەکە. ڕەمەزان کادیرۆڤ لە کەناڵی تەلگرامی خۆی ڕایگەاند ئێمە پشتیوانی فەڵەستین دەکەین، ئێمە دژی ئەم شەڕین کە بە پێچوانەی ململانەکانی دیکە دەتوانێت پەرەپسێنێت بۆ شتێکی گەورەتر. باپی دوای زانیاریەکانی ڕێکخراوی هەنگاو و ئارمیتا گراوەند هێشتا لە کۆمادایە. دەسەڵاتی ئەمنیێران ڕێگەی بەدایکی داوە زۆر بە کورتی بیبینێت. تا ئێستا تیمی پزیشکی ئارمیتا هیچ لێدوانێکیان لەسەر بارودۆخی ناوبراو نەداوە. ئەمەش نیگەرانی زۆری لەبارەی دوایین حاڵەتی ئارمیتا دروست کردووە. موقتەدا سەدر ڕایگەیاند ئێمەش لە عێراقی خۆشەویستدا ئامادەین بۆ دابینکردنی ئاو نردنی بۆ کۆماری غەزا جا لە ڕێگەی سووریا بێت یاخود میسر یان هەر ڕێگەیەکی تر. هیوادارم میسرەکان دەواازەکان بکەنەوە بۆ گەیاندنی ئاو خۆراک بۆ خاکی سیڤیلی بێتاوان بۆی گەماڕووی تیرۆریستان بشکێنن کە لە دژی غەزەی سەربەرز سەپێنراوە. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بن.